وەکو لێوێنەکاندا دیارە ئەو وێنانەی پشتم هەمووی بەڵگەی ئەوەیە کە مەلا مستەفای بارزانی لێرە خەباتی کردیا. ئێمە وەکو باڵەکایەتی 2000 شانازی ئەەکەین کە بۆ نمونە بۆ نەتەوەی کورد 1000 شانازی بۆ باڵەکایەتی 2000 شانازیە کە باڵەکایەتی سەربەرزە کە سەرکردەیەکی وەکو مەلا مستەفای هەبووە لێرە شۆڕشی کردووە و سەرکردایەتی خۆی لێرە سەلماندووە. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ لێرانم کە پێشنگایەکی وێنەکەشان کراوەتەوە کە لێرانە بارزانی نەمر خەباتێکی زۆری هەبووە لە دەڤەری باڵەکایەتیدا. بۆیە لەسەر هەموو گەنجێک پێویستە کە چۆن گەلان زیانیاری لەسەر سەرکردەکانیان هەیە، بۆیە ئێمەش گەنجان پێویستە زیاتر بیر و هۆشمان بخینەوە سەر مێژوو بۆ ئەوەی ئێمەش شانازی بۆەوە بکەینکەوە سەرکردەکانمان لە ڕابردوودا چۆن بوونە و پێشانگەکەی ئەمە لە ژێر دروشمی لێرە کتێبێک هەڵگرێ دڵنیا بە لە سوچێکی ئەم دنیاە چەکێک فڕێ دەدرێ لەلایەن ناوەندی کتێبی وفایی مەهابادەوە کراوەتەوە لە ڕۆژهەڵاتەوە هاتوین. بابەتەکانمان لە بەشی ئەدەبیات تا چیرۆکە، ڕۆمانە، شێعری نوێ و کلاسیکە، مێژومان هەیە، مێژووی کۆن و هاوچەرخ، کۆمەڵناسی، ڕامیاری، ئاینی، فەلسەفە، منداڵان، مێرمنداڵان. زۆر باش بوو. هەر ئەو کەسێک کە دێتە ئێرەش بە دڵنیا و حتمما کتێبی هەر دەکڕێوانێکە بڵام بەدەست خاڵی دەڕۆ، حتمما کتێبی دەکردن و زۆریش بە دڵیانە هەم کتێبەکانی چون ئیرۆژ هەڵاتن لێرە کەمێک سەختتر دەست دەکەوێت، هەمیش چون نرخەکانی بۆوان باشە. زۆر دڵخۆشم کە بەشداریمان کردووە لە پێشانگای ساڵانە کە لە کوردستان ئەنجام درراوە. دەستخۆشی لە مامۆستاکان دەکەین کە یارمەتیان یاوین. زۆر دڵخۆشین کە بەشداریمان کردووە لە پێشانگا. زۆر خۆشحاڵی کە توانیمانە ئەو چالاکانی کە هەمانە لێرە بخێنە بەردەست و پیشانی خەڵکی بێن چکە ئەتوانین زیاتر کارێکی خۆمان بەرەو پێشەوە بەرین و زیاتر سەرکەوتن بەدەست بێنین. ئەم پێشەنگایە چالاکی هونەری پەروەردەی ڕۆژهەڵاتە کۆمەڵێک لە قوتابخانەکانی سنووری پەروەردەی ڕۆژهەڵاتی گرتوتەوە. کارەکان وێنەی خوێندکارەکانە و هەروەها ئیشی دەستیشی تیادایە. ئێمە بەهۆی وێنەی تابلۆی مناڵەکانەوە ئەتوانین باری دەرونی کەسێتی ئەو مناڵە بزانین.